ئەمڕۆ لە دانیشتنی ئەنجومەنی نێرانانە کۆمەڵێ بابەت تەرح کراوە زیاتر پەیوەندی بە بواری ئەوە هەبوو کە ئەم قەیرانە دارایی کە لە عێراقدا هەیە دیارە باسی قانونێک نەردرا بوو بۆ ئەنجومەنی نێران لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزەرانی عێراقەوە کە قەرزی داخلی و قەرزی خارجی ئەو مناقەشەکرا و لە داهاتوودا زیاتر مناقەشاکرێ و ئەو بابەتە دەوڵەمەند دەکرێت و بابەتی سەرەکی ئەمڕۆی کۆبنەوەکە ئەوە بوو کە چۆن دەرچین لەم قەیرانە دارایی کە لە عێراقایە دیارە عێراق احتیمادی سەرەکی لەسەر فرۆشتنی نەوت بۆ خۆمان نەزانین ئێستا نەوت دابەزیەوە و پێویستە گرنگی بەلایەنەکانی تر بدەین بۆ زیادکردنی واریداتی عێراق مەسەرەن ئەو منافزە حودەتیەکانە خاڵە گومرجەکانە و هەروەها کەرتی کشتتوکاڵە کەرتی پیشەسازیە و گرنگترین شتیش لە عێراقا کە ئێمە ئازانین داردەی گەندەڵیە پێویستە داردەی گەندەڵی بنەبڕ کرێ لەسەر ئەو بابەتانە کۆمەڵی اقتراحات و پێشنیار کراوە ئێمە لە داهاتوودا دیارە مناقشەی ئەوە ناکەین و لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی نێرانەوە چەند لیزنەیەک ڕاستپاراوە بۆی ئەو اقتراحانەوە برێەوە لە دوا ڕۆژە ئەو اقتراحانە تەوحید کرێ بۆی بکەینە پرۆژەیەک بۆی بتوانین زاڵ بین بەسەر ئەم قەیرانە دارایی کە لە ئێستا لە عێراقدا هەیە.